هاوڕێیان کاتان باش چۆنن باشن وڵا دەمەوێت دوو سەرنج بدەم وەکو ئەوەیەک ئاگادارتان بکەمەوە کە سبەی شەو کاتژمێر 7 ئەوروپا دەکا 8 کوردستان هەندە قسە و باس بکەین لەسەر ئەو بابەتەی کە گەرم و گوڕ بووە لە ئێستاکەدا دەبێ بڵێم هیچ دۆسێک نابێت دۆسی و زیندانە سیاسیانەی بادینارمان لەبێت پستۆ لە بەرەوەی ئەو دۆسی هەر ڕزگارکردنی ژیانی 5 کەس نییە بەڵکو ململانەیەکە لە پێناوی دابینکردنی یان سنووردانان بۆ دیکتاتۆریەتی مەسرور بارزانانی ئەو یەک دوو بەڵام کە دۆسەیە کە خۆمانەوە نییە لە ئەبەت دەستدا بۆ هیچ دۆسێت کە نەبردرێ دۆسی مەسلەی بەکارهێنانی پێگەی سیاسی و کەسێتی و مادی وڵات لە بۆ تێربوونە شەهوەت بازیەکانی مەسئولەکان دەبێت قسە باسی لەسەر بکرێت ئەوە تاوانێکی زۆر گەورەیە 30 ساڵە ئەو بەرپرسانەی کورد هەریەکەیان حەجاجێکن حەجاج ئەو جەلادەی ئەنفال بن نوگرە سەلمان کە دەستدرێژی دەکردە سەر خەڵک واوا پێگەکانی خۆیان بەکاردێن لە پێناوی ئەوەی غەریزەکانی خۆیان شەهوەت بازیەکانیان بورن موشەی سکسی لە ناوکو فەیسبوک بۆ زانیاریتان قسە باش نییە بگوترێ و بنووسێ ئەوە دەکەن ئەوە لە هەموو دنیا چۆن نییە قسە و باسی لەسەر دەکرێت ئەوەش یعنی هەریەکەمان سەرنجی خۆمان دەدەین ناوڕێیان ینی ئەومانەوە نییە دژمنکاریە و کێشەیەوە خەڵک هەریەکە و لە ناو یەک حزبی کۆمەڵێک ڕای جیا هەیە ئینسانە ڕێی جیا هەیە کۆمەلگا کوردی بەوەی جوانە فرەڕەنجی بی فرەبیر و بۆچوون بێ ئەو فرەبیر و بۆچنە ئەخیری دەگەێنتە سەر نەتیجەیەکی ئاکامەکی جوان کە چێ ڕاستە کێ سەرنجەکانی تەواوە ئایا لە دنیای مۆدرنی ئێستاکەدا ئەوە ژیانی تایبەتی بەرپرسەکان ژیانی تایبەتی خۆیان هەیەیان ئەوان بەهۆی ئەوەی مەسەلی نمونەی باڵای وڵاتن بچووکترین نەک مەسەلەی سکسیان ئایا مەسلەی هەتتا جموجۆڵ و کەسێتیان لە ئەلفی لە بۆیە هەمووی لەژێر چاودێری ڕۆژنامە بواری ڕۆژنامەگەریان نا بۆیە مەسلەکەەوە نییە دیری بۆ چوونە کە هاوڕێیان ئێمە بۆ جوان هەریەکە بیر و بۆ چوونی خۆی دەربڕی بەڵام بە زمانێکی ئەتەکێتێکی دیبلۆمات مەدەنیانە دوور لە تەشیر دوور لە تۆمەت بەخشین ئەوە بیر و ڕای ئاخیری چێ سەرکەوتوو دەبێت چێ ئەو کۆمەلگای کوردیش وەکو هەموو کۆمەلگایت کە مرۆڤی زۆر و شاری تێدا پەیدا بوو ئەو بەخۆی بڕیاردا هەریەکە و تێڕوانینی چیە ئیسلامیەک تێڕوانین چیە ئەمنوت و ئەمە تێڕوانینەکمانەیە کۆمەنیستێک تێڕوانینەچی هەیە لیبرالە تێڕوانین چێ بەهەرحاڵ بۆیە قسە و باز دەکەین سبەی لەسەر ئەوەی بەدەیان نمونێ بەڵگا بەو ڕێزکەی کە تا ئێستا لە هەمووی سەرکەوتوتر بۆ لە مامەڵە وەوە بۆ ئەوەی ئایا ئەوە بە تاوان ئەژمار دەکرێن ژیانی پریڤاتە ئەمە دەستی لە بۆ دەبین چکو تاوانێکە گەلێک قێزەوەم بوو ئەوەی لە کوردستان دەگوزارێتن بڕوا بکەن گەڕانەوێ بۆ قۆناغی کۆیلایەتی کە ئەمن بە نمونە پێشتر باسم کردەوە دووبارەشی دەکەمەوە کە چۆن ئینسان کچ دەکردرێ وەکو ئامرازێک بازرگانی پێدەکرێتن بە دەستەکەی ئەجا ئەوە دەبی قسە و بازی لەسە بکەین بەڵام لە تەک هەمووانش هاوڕێیان ئێمە دەبێ ئاگاداری ئەوە بین ئەو دەسەڵاتە کۆمەڵێک دەنگ و ڕەنگکەن لە ئەوروپا کەم و زۆر کاریگەریان زۆر لەسەری دروست کردیە ڕەنگی پارتی بتوانی دەرەقەتی هەموو حزبەکان بێ و تەنجی بە هەمووان هەڵچنی بێ بە ئەرهابی بە ئابلوقەی ئابووری بە قەشمەرکردنی دام و دەستگاکان بەڵام دەرەقەتی کوردی هەندەران نایە ئەگەر جەری بن دەرەقەتی کوردی هەندەران نایە لەو ڕوانگەوە ئیتر هەوڵ دەدا پەیج و ئەکاونتەکانی نەکەری ئێمە هەموو خەڵکانی تر کاریگەریانەیە کە بوێرانە ڕەخنە دەگرن ئەوە دەکات ئۆکو چۆن بە ئەستە شتە کرد ئەوە شوای دەکاتن هەوڵ دەداتن لە ڕێگای ریپۆرت بکە سکاڵا پەیجەکان دابخە دام و دەستگاکانی حکومەت بە ئیمکانێتەوە تەرخان کردووە لە پێناوی ئەوەی بێدەنگمان بکە ئەوەش ئەو پەڕی ترسنۆچی بچووکی مەسرور بارزانانی پیشان دەچکو لە قۆناغەکانی پێشوو بەو شێوە نەبوو ئێستا بە بەرنامە یەک لە دوێک لە هەمووان دەداتن بۆیە من سبەی لە پەیجەکەی خۆم ئەوە دەکەم پەیجی قادر نادر سعات 7 بۆ 8 و خاڵش کەش دەبی گرنگە بەس وەکو سەرەتا باسەکە ماوڕێیان ئەوکو گوتم پارتی هەوڵ دەدا ئەو دەنگانەی ئەوروپا ئیتر بە ئەرهاب
ئەو دیتان ینی لە ئەوروپای کۆمەڵک هەوڵیدا کە ڕەنگی پێویست ناکە هەموو دەم دووبارەی کەینەوە بە ڕیپۆرت کە و کوتەشویش حزبی بەعسا و بە کێشەنانەوە و هەوڵدان دوو بە دروستکردنی هەندێشتی زۆر بچووک کە پەلت باوێ دەستت بگری لە بۆ ناو کێشەیە کە کێشەیەکی زۆر لاوەچیە ئەگەرنا یعنی یاڕێ من ئەوە دەرم ئێمە بەشێکمان بەڕاستی قوربانی لەو ڕوانگەوە دنیایەک زۆڵم و بێویژدانیمان لەگە دەکرێت بەس لە پێناوی بەرژەوەندی باڵایان ئەو نەوێن ناو ئەو ئاستن زما لە ململانەی کێشەیەکی لاوەچی دەبی بێ قوت بدەیت دەبی بێ ئەو تۆمەت و ئەو بێویژدانیانەی بەرامبەر دەکرێت وسکت بی بۆیە دەسەڵات دەیەوێ ئەو کوردانەی هەندەران لە ناوەخۆی تێکدری بەربدا کێشەی دروست بکە و هەندێک لە نەزانیتی دەیکا یعنی هەمووی بە بەرنامە نیە هەندێک لە نەزانی زایدان کێشەیە وەکو هەموو خێزانیشی کۆمەڵایەتی و هەیەی سیاسی شەوایە دید و بۆچوونەکان جیاواز دەبێ هەندە کەس لە خۆی بایی دەبێ هەندە کەس غاڵەتین بە ئێمە شەوە ڕەنگبی بەهەرحاڵ هاوڕێیان ئەوە کێشێ دەبێت ئاگامان لەو گەمەی پاراستن و زانیاری بێتن کە هەوڵ دەدەن وەخت خۆی لە چاچیان کرد وەخت خۆیرە کوردستان پۆستیان کرد دیتمان دنیای کەسیان لە گۆڕان برد بەس هەموو ئەوانەی کە بێدەنگ بوون ئەوانە بردیانەوە قسەی کۆتاییشمان ئەوەیە سبەی ساعت حەوت لەگەڵتان دەبین قسە و باز ئەو دیاردەیە دەکەین بەرپرس نەک بەرپرسی سیاسی هەتا هەموو کارکتەرەکانی نێو کۆمەلگای کوردی وە چەموو کۆمەلگاکانی جیان ژیانیان پریڤاتیان ئەوەتە ژیانیان دەبی لەژێر چاودێری میدیادا بیتن ئەزاد قسە و باز لەسەر ئەوە دەکەین لەگەڵ تاسبەی شەو دنیای ڕێز و خۆشەویست